ئەگەر ئەو متمانم نەبێ ئاوێکی پاکە ناتوانم قومێک لە ئاو لە دەبەکەم دەم ئێگە لە ناو کۆمەڵگەدا متمانە نەما توێژینەوەی کراوە تەنها لە سەتا دەی ئەو خەڵکانی ئینتەرنێت بەکاردێن دەتوانن بە ویژدانێکی ئاسودۆ بەکاری بێنن سپیان وایە سەلامەتن لە سەتا نەوەتی ترسیان هەیە لەوەی کە شتێک لە دەرەنجامی وێنەکانیان یا شتێشکە بڵاو بێتەوە یەکی تر لەوانە کە ئەم تۆمەت و تاوانانەی بە جەرایمی ئەلکترۆنی ئەکرێت لێدانە لە پرەنسیپی کەرامەت پێدراوێکە لە ژاڵی گەردوونی مافەکانی مرۆڤ لە ساڵ لە دوای حەربی عالەمی یەکەمەوە وە پرەنسیپێکی قورئانیشە شەرەف پرەنسیپێکی قورئانی نییە بەرگری لە شەرەف ناکا لە قورئانە بەرگری لە کەرامەت دەکات کە هەراسانکردنی ئەلکترۆنی بەکارهێنن چ جۆرە کەسایەتییەکیان هەیە لەڕووی دەرونیەوە چۆن لێکدانەوەیان بۆ بکرێت و ئەو کەسانەشی کە ئەبن بە قوربانی ئەو کەسانی کە زیاتر ئەگەری ئەویان هەیە ببن بە قوربانی و هەڵەشیان لێ بکرێت کام کەسانە پێشتر ئەگەر هەڵەشەکردن هەبوو بێت عادەتەن بەسەڵ بە یەکێکیانەوە ئەنتەرە یان گوندەی ئەنوێنێ یان لەناو مەکتەبە یەکێک پۆزێک کەتەتر بووە یان یەکێک پۆزێک توانای زۆرتر بووە ئازار و ئەزێتی ئەوان تری بەڵام لە ئێستایا مەرج نییە کەسەکە توانایەکی زۆریشی هەبێ یعنی ئەتوانێت لە پشتی شاشەیەکەوە لە پشت ئەکاونتێکەوە ئەگەر زۆر لاواز بێ ئەتوانێت ئەزێتی تۆ بگێنێت پێنج نیشانە هەن کە ئەگەر بێت و لە کەسێکە کە یان ئەگەر بێت و بابەتێکت بۆ هاتی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئیتر نیشانەی ئەوەیە کە تۆ لە بەردەم هەراسانکردنە یەکێکیان ئەوەیە کە هەستەکەی بە مەبەستەوە شتەکە زۆر لە چوارچێوەی هەڵمەتەکانی هۆشیاری بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی و هەڵمەتی 16 ڕۆژەی 25 نۆڤەمبەر تایبەت بە بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئافرەتان بەسپاسەوە بە هاوکاری ڕێکخراوی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی خانزاد بەرواری ئەمڕۆ 7 دیسەمبەر کۆنفرانسێکمان لەژێر ناونیشانی تاوانە ئەلکترۆنیەکان و کاریگەری لەسەر کۆمەڵگا بەست بە مەبەستی هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا و لە چوارچێوەی هەڵمەتی هۆشیاری بەڕێوەبەرایەتیمان بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی سەر بە ئاژانسی نێتەوە یەکگرتوەکان بەتایبەت ڕێکخراوی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری خانزاد چونکە پێمان وایە تاوانە ئەلکترۆنیەکان لە ئێستادا بە شێوەیەکی بەرفراوان تەشەنەی سندووە و کاریگەری نەرێنی ڕاستەوخۆی کردووە لەسەر بەرزبوونەوەی حاڵەتەکانی تونوتیژی بەداخەوە کە ئامارەکانی تونوتیژی لە چوارچێوەی خێزانەکاندا لە چاو ساڵی پارە زیادی کردووە بەڵام وەکو بەرچاوڕوونیەک بۆ ئێوەی ڕاگەیاندکاران وە بۆ هەموو هاوڵاتیان ئەو ئامارانەی کە ئەخوێنرێتەوە لە چوارچێوەی خێزانەکانەوە تا مەرج نییە تونوتیژی بەرامبەر ئافرەت بێت وەکو بۆ هەمووتان ئاشکرایە کە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی لە دوای لە کۆتایەکانی ساڵی 2013 و لە دوای دەرچوونی یاسای ژمارە 8 ساڵ 2011 تایبەت بە بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی کاری لێکۆڵینەوە ڕاستەوخۆ لە کێشە خێزانەکانەکە بەداخەوە تاوانی کوشتن لە چاو ساڵی پارە یەک حاڵەت زیادی کردەوە بە ڕێژەی 100 و ساڵی پار هیچ حاڵەتێکمان نەبووە سوپاس بۆخوا بەڵام بەداخەوە لە ئەم ساڵە یەک تاوانی کوشتنمان هەیە و تاوانی خۆکوشتن یەک حاڵەت بووە ساڵی پار و لە ئەم ساڵە هەروەکو خۆیەتی یەک حاڵەتە سووتان سێ حاڵەت بووە ساڵی پار و لە ئەم ساڵە 4 حاڵەتە کە بەداخەوە یەک حاڵە زیادی کردووە بە ڕێژەی 133 خۆسووتان ساڵی پار نەبووە بەداخەوە کە ئەم ساڵ 2 حاڵەتی خۆسووتانمان هەبووە بە ڕێژەی 100 زیادی کردووە لاقەکردن تاوانی سێکسی 11 حاڵەت بووە ساڵی پار خۆشبەختانە ئەم ساڵ تاوانەکە کەمی کردووە بووە بە 6 حاڵەت بە ڕێژەی 145 تاوانەکە کەمی کردووە بەڵام بەداخەوە ڕێژەی سکاڵا لە چاو ساڵی پارە بە ڕێژەی 123 زیادی کردووە کە ساڵی پار 729 حاڵەت بووە لە ئەم ساڵە 954 حاڵەتە کۆی گشتی سکاڵەکانیش بە ڕێژەی 123 زیادیان کردووە کە 744 حاڵەت بووە ساڵی پار و ئەم ساڵ 968 حاڵەتە